هەرچەندە تا ئێستا هیچ توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان تۆمار نەکراوە، بەڵام خێرخوازان و بەشێک لە سەرمایەدارانی گەرمیان دوای چەند کۆبوونەوەیەک و خستنە ڕووی چەند پێشنیارێک بڕیاریاندا با دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتە قەرەوێڵەیی لە قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان تایبەت بە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا. نەخۆشخانەکە بە ناوی نەخۆشخانەی قەڵاوە دروست دەکرێت و تەواوی تێچووەکەی کە نزیکی 800,000 دۆلار دەبێت لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە دابین دەکرێت. چەند ڕۆژێکە لە سنووری ئیدارەی گەرمیان و بە دیاریکراوی لە کەلارە لەلایەن کۆمەڵی خەڵکی خێرخواز لە بازرگان لە سەرمایەدار لە ڕێکخرا و چالاکی مەدەنی خەڵکی جاجا هەوڵێک دەستی پێکردووە بۆ ئەوەی پشت بەخوا لە زووترین کاتە نەخۆشخانەیەک ئامادە بکرێ لە شاری کەلارە بە مەبەستی چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆرۆنا کە ئیشاءڵڵا ئیشمان پێی نابێت. و ئەمڕۆ لە درێژەی ئەو هەوڵانە لە ئیدارەی گەرمیان بە سەرپەرشتی بە ئامادەبوونی بەڕێزان بەرپرسانی شار و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان کۆبوونەوەیە کرا و لە کۆبوونەوەکە قەرار درا لە زووترین کاتە نەخۆشخانەیەکی تایبەت دروست بکرێ و نەخۆشخانەکە بە ناوی نەخۆشخانەی قەڵاوە بێ واتە قەڵای شێروانە و خەڵکی ناوچەکە تێچووی نەخۆشخانەکە دەستەبەرەکەن و لەگەڵ لایەنی دروستکارە ئەوەی کە تەنفیزی ئەکا قسە کراوە ئامادەسازی تەواو کراوە. ئیدارەی گەرمیانیش پێشوازی لە پرۆژەکە دەکات و بە هەنگاوێکی گرنگی دەزانێت بۆ ناوچەکە با تەواوکردنی ئەم نەخۆشخانەیەش گەرمیان لە هەموو ڕوویەکەوە خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئامادە دەکات. ئەو نەخۆشخانەیە کە بڕیارە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشیە گواستراوەکان دروستکرێ بازرگان و خاوەن سەرمایەکانی کەلار دروستیەکەن بە سەرپەرشتی و چاودێری ئیداری گەرمیان و لایەنە پەیوەندیدارەکان لە ئیداری گەرمیان و قایمقامێتی کەلار. ئەم نەخۆشخانەیە بڕیارە تا 1 نیسانی داهاتوو بۆ کارکردن ئامادە بێ. بیرۆکەی ئەوەی کە چەند قەرەوێڵە لە خۆ بگرێ هێشتا جێی تاوتۆکردنە، بەڵام حەجم و قەبارەی لەو نەخۆشخانەیە کە لە سلێمانی دروستکران نەخۆشخانەی ئاسا بچووکتر نابێن. سەرمایەدارێکی بەشدار لە پرۆژەکەش دەڵێت تەواوی تێچووی پرۆژەکە دابین کراوە و تەنیا گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیایی جێبەجێکاردا ماوە لەم ڕۆژەوە نەخۆشخانەکە دەست بە دروستکردنی دەکرێت. ئێمە وەکو کۆمەڵی بازرگانانی کەلار هەروەکو هاوشێوەی سلێمانی ئینشاءڵڵا هەڵەسین بە دروستکردنی خەسخانەیەکی هەفتە قەرەوەڵەیی هەر لە پێرەوە بەڵاومان کردو ماشاءڵڵا هەفتە بازرگان هەر لەیسەوە حازرن و پارەکەمان ئامادە کردووە ئینشاءڵڵا و بەنیازین ئەم خەسەخانەیە هەر لە ئیسەوە هەر لە ئیمڕۆ دەست پێ بکەین و بۆ کۆتایی ئینشاءڵڵا بۆ 1/4 تەواو بێ بە تایبەت چە بە نەخۆشی کۆرۆناوە ئینشاءڵڵا دووریشە بین ئینشاءڵڵا هەوڵاتمانش دوورە بێت لەم نەخۆشیەوە. نەخۆشخانەی هەفتە قەرەوێڵەیی قەڵا لەسەر ڕووبەری 5,000 مەتر دووجا لە تەنیشت نەخۆشخانەی گشتی کەلار دروست دەکرێت. وا بڕیارە نەخۆشخانەکە هاوشێوەی نەخۆشخانەی ئاسای تایبەت بە توشبووانی کۆرۆنا لە سلێمانی دروست بکرێت و ماوەی 15 ڕۆژیش بۆ تەواوکردنی دانراوە. با تەواوکردنی ئەم نەخۆشخانەیەش دەتوانرێت تا 40 ساڵی داهاتوو سوودی لێوەربگیرێت. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.